بەڕێوەبەری گشتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیرکردنی چەندین کەسی بە تۆمەتی ئەنجامدانی تاوانی کوشتن ڕاگەیاند. ئاشکراشی دەکات دوو تۆمەتبار لەسەر ڕووداوی تەقەکردن لە ئاهەنگی بووگواستنەوەکەی شاری هەولێر دەستگیر کراون. لیوا عەبدولخالق تەلعەت بەڕێوەبەری گشتی پۆلیسی پارێزگای هەولێر لەبارەی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. خۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک توانرا تاوانبارانی هەموو ئەو تاوانانە ئاشکرا بکرێن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر تاوانیان ئەنجامدا بوو. تاوان باشکرا بوون لەبەرەوەی یەکیان لە هۆڵی بۆنەکان لە ئەنجامی تاکید دەکەمەوە لەسەر سەرچۆپی دوای ئەوەی ئەو کەسوکاری کە خەزمی یەکن بۆتە شەڕیان لە ئەنجام دوو هاوڵاتی یان دوو کەسوکاری ئەوان نەک هاوڵاتی کەسوکاری ئەوانن تێدا بوونە قوربانی دوای دەرچوونی بڕیاری دەستگیرکردنیان دوو لەو تاوانبارانە خۆیان ڕادەستی پۆلیس کرد. دوو تاوانباریش مایە وا پێویست دەکا لێرەوەم بە زووترین کات ئەوانە ڕادەستی پۆلیس بکرێن ئەگژینا ناچار دەبین ئیجراعاتی تری وەربگرین لەبەرەوەی لەو بابەتە هەرچەند بابەتەکە لەسەر شایی بووە و کەس و کار و خزم و ئامۆزا و خاڵ و خوارزە یەکترینە بۆیە لە داهاتوش چاوەڕێ دەکەین ئەو بابەتە یان ئەو ڕووداوە بێگجاری لە پەراوەکان کۆتایی پێبێت. دوو تاوانەکەی تریش ئەوانیش یەکەشان کە کوڕی خۆی کوشت بوو دوای ئەوەی کە شەو دەگەڕێتەوە بە سەرخۆشی دەبێتە کێشیان و لە ئەنجامی ئەو کێشە گولەک لە کوڕەکەی دەدا و دەیکوژێتن بەداخەوە ئەوەش تاوانشترە. تاوانەکەی تریش ئێستا لە کۆڕینەوەکان بەردەوابن 6 کەس دەستگیر کراوە لەسەر ئەو تاوانە دەرەنجامی ئەو تاوانە دوجار ڕای دەگەینین بەڵام کە خەڵک لەسەر بابەتە دەستگیر کراوە لێ کۆڕینەوەکان بەردەوامن بۆ گەیشتن بە دەرەنجامی نهایی هەموو ئەو تاوانانە ئێستا لە کۆڕینەوە دوانیان کۆتایی پێاتێ یەکێکیان ماوە ئەویش ئینشاڵڵا کۆتایی دێ و خەڵک لەسەر دەستگیر کرا و ئیفادەکان وەرگیراوە پەراوی لە کۆڕینەوەشیان دراوەتە دادگا. سەبارەت بە هەبوونی هەماهەنگی لە نێوان پارێزگاکاندا بۆ دەستگیرکردنی تاوانباران بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ئاشکرای کرد چەند کەسێک کە لە هەولێر تاوانیان ئەنجام داوە ئێستا لە شاری سلێمانی لەلایەن بەرزترین دەسەڵاتی ئەمنیەوە داڵدەدراون و ڕێگرن لە ڕادەستکردنی ئەو تاوانبارانە. کۆمەڵێک کەس لەو شارە تاوانی ئەنجام داوە هەڵاتووە بەداخەوە لە شاری سلێمانی ئێستا داڵدەدراون. یعنی بۆیە من داوا لە بەرپرسانی ئەمنی شاری سلێمانی دەکەم کە ئەو تاوانبارانە لە لای بەرزترین دەسەڵاتی ئەمنی لەو شارە داڵدەدراوە بۆیە چەندین جار ئاگادار کراونەتەوە و بڕیاری دەستگیرکردنەکان ڕەوانی شاری سلێمانی کراوە و چەندین جار لەگەڵ لیوا ناسر لە ئاسایشی گشتی سلێمانی قسە کراوە بەڵام بەداخەوە هیچ کاتێک ئامادە نەبوون ئەو تاوانبارانە ڕادەستمان بکەن و برایانی پۆلیس لە سلێمانی دەزانن ینی هەرچی تاوانبار هەبێ لێرە بەس ناونیشانەکەمان بدەنێ ئێمە دەستگیرمانکردن بۆمان ڕەوانکردن بۆیە پێویستە ئەو هەمانجیە جارێشتر تۆڵ بکرێتەوە و ئەو تاوانبارانەی ئێستا کە تاوانیان لە هەولێر ئەنجام داوە من داوا لێرەوە داوا لە بەرپرسانی ئەمنی شاری سلێمانی دەکەم کە ئەوانە کە جێ و شوێنیان دیاری کراوە و دەزانی شوێنەکانی لە چێوە ئاگادارمان کردنەوە بەڵام ئامادەنی ڕادەستمان بکەن بۆیە پێویست دەکات بە زووترین کات ئەوانە ڕادەست بکرێن و بدرێنە دادگا. بەخشینەوەی چەک لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات بەسەر خەڵک لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و سەروەرنەبوونی یاسا بە یەکێک لە هۆکارەکانی زیادبوون و ڕووداوەکانی کوشتن لە کوردستان دادەندرێت. بەڕای چاودێرانیش تا دەستی حیزب لە دادگاکان و دەستگا ئەمنیەکان دوور نەخرێتەوە ناتوانرێت کۆنتڕۆڵی دیاردەی چەک هەڵگرتن بکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.